لە شاری ستۆکهۆڵم بەڕێوەبەری کارگەڕی بازاری کار بووە لە کۆمپانیای جۆبتۆرک لە ستۆکهۆڵم کار دەکات بۆ دۆزینەوەی هەلیکاری گونجاو بۆ خەڵک. وانە بێژە لە ئەنجومەنی ڕۆشنبیری سندوقی نووسەرانی سوید و خزمەتگوزاری کتێبخانە هاوکات هەڵسەنگاندن بۆ ئەو کتێبانە دەکات کە دەگاتە وڵاتی سوید وەک ڕۆژنامەوان لە نۆرۆس تیڤی و میزۆپۆتامیا تیڤی کاری کردووە. لە زانکۆی ئەکستەر 1 ساڵ خوێندنی دکتۆراکەی تەواو کردووە و زانستە مرۆیەکانی خوێندووە و بڕوانامەی ماستەری بەدەستهێنا و پسپۆڕی زانستە مرۆییەکانە. لە زانکۆی ئۆپساڵاش بەکارێنووسی لە فەلسەفە و زانستە مرۆیەکاندا بەدەستهێناوە. شارەزایەکی بەتوانایە لە زمانی سویدی و ئینگلیزی و فارسی و عەرەبی و کوردیدا. ئێستاش تیشکە مەرەسا میوانی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکایە. تیشکام کاتت باش. ئەو کاتە باش. زۆر سپاس دەکەم. تیشکە ئەمەوێ سەرەتا لە یەکێک لەو ئیشانەتەوە دەست پێ بکەم کە ئیشێکی زۆر گرنگە سەرپەرشتیکردنی مناڵانی بێسەرپەرشت یان ئیشکردن لە بواری مناڵانی بێسەرپەرشت لە سویددا. ئەم کارە هاوکات ئەم خولیایە ئەم خەمە گەورەیە چۆن تۆی پەرکێش کرد بۆ ئیشێکی لەو جۆرە لەگەڵ حکوومەتی سویدیا؟ زۆر سپاس بۆ ڕاستی من بە خۆم منداڵێکم هەبوو وازم بۆ ئەوەی کەشکارم لێرە لە ستۆکۆم ژیان بکەم و منداڵەکەم گەورەکەم دیتم ئینەرژێکی زیاترم هەیە بۆ منداڵانەی کە زیاد سەرپەرشتیان هەیە و لە ڕێگای قانونی و حەقیان نییە سەرپەرشتی منداڵەکانیان بکەنیا و منداڵانەی بەتەنیا دێنە سوید بەتایبەت ستۆکۆم من ببمە سەرپەرشتی ڕەسمیان بۆ پاراستنی مافەکانیان. کاتێک تۆ دەبێت سەرپەرشتی ڕەسمی لە ڕێگای دادگاوە ئەمە دەکرێت دادگا بڕیار دەداتەوە سەرپەرشتی تر هەر کەیسەوەی تر هەرجارە و کەیسێکە و دادگا بڕیار دەدا تۆ ئیشی تۆوەیە کە مافی ئەو منداڵانە بەرامبەر بەدام و دەستگای دەوڵەت و بەرامبەر هەموو ئەو شوێنانەی کە پەیوەندیان هەیە بەو منداڵەوە بپارێزی و ئەو شوێنەی کە بۆ نمونە لی دەمێنێتەوە خانەی بڵێن بێ سەرپەرشتان بێ یاخۆت لە لای کەسێک ئەوانە کە پێیان دەڵێن دایک و باوکی پەروەردەکەر ئیتر تۆ هەموو مافەکانی منداڵ دەپارێزی و من ژن و منداڵ و پیر سێ کوچکەی خەیاڵی من بۆ بۆی بتوانم ئەگەر شتێکم لە دەست پێ بیکەم و لە ستۆکۆڵم یان لە سوید ئەم پرۆژانە زۆر زۆرن و مرۆڤ بتوانێت هاوکاری خۆی ئینەرژی خۆی سەرف بکات بۆ خزمەتکردن و پاراستنی مافی منداڵان. بەڵێ بە دڵنیاییەوە تیشکە خان هەڵبەت یەکێک لەو پرۆژانەی کە کاری لەسەرەکەیت و پەیوەندیکی ڕاستەوخۆشی هەیە بە حکوومەتی سویدیەوە بریتە لە هەڵسەنگاندنی ئەو کتێبانەی بە تایبەتی لە فارسی و لە عەرەبی و لە کوردی کە گاتە سوید و بەر لەوە ئەبێ بگاتە دەستی ئێوەش بۆ ئەوەی هەڵسەنگاندنی بۆ بکەن. ئەم پرۆسەیە ڕەنگە لە زۆر وڵاتە ئەم پرۆسەیە نەبێت تەنها بینێرن و وەکو دیاری بڕوە، بەڵام ئەمە چەند گرنگە و بۆچی ئەم پرۆسەیە ئەبێ هەڵسەنگاندنێکی بۆ بکرێ و چەند گرنگە ئەو کتێبانەشی کە ئەچێتە ناو کتێبخانەی وڵاتی سویدەوە؟ بەڵێ دام و دەستگای سوید کۆمەڵێک دام و دەستگای من ئەوانەی کە ئیشیان لەگەڵ دەکەم چکە لە کار سەرێکی خۆم کۆمەڵێک دام و دەستگان کە بڵێن کتێبخانەی دەوڵەتیە و بەشی هاوکاری مادی حکوومەتە بۆ ئەو نووسەرانەی کە کاری داهێنا دەکەن ڕۆمان دەنووسن دەتوانێت بیرەوەری بێ هەرچی بێ ساڵانە مەبلەغێک پارە هەیە بۆ ئەوەی هانیام جۆرە کتێبانە بدەن. من بۆ یەکێک لەو کەسانە بۆ کۆمەڵک کەسی کەش بە دڵنیاییەوە هەیە چکاتێت کتێبێک کە دێت بە چەند کەسدا تێدەپەڕێت تۆ بڕیار دەدەیت کە ئەمە ئایا هاوکاری دەوڵەت وەربگرێ یان نا بۆچی وەربگرێ دەبێت ئارگومنت بێنیەوە دەبێت پشتڕاستی بکەوە لە بەرەوشی من بوارەکەم ئەدەبیاتەوە خوێندومە زۆر بۆم گرنگە لەو بوارەدانە بڕێم و زۆرش بۆم گرنگە بەتایبەت دیارە عەرەبینە دەمەوێت بڵێم من لەسەر کتێبی کوردی سۆرانی کرمانجی و فارسی کار دەکەم زۆر مهمە کە ئەم شتانە دێنە ناو ئەو کتێبانە دێنە ناو کتێبخانەی سوید ئەمانە هاوکارێک بن بۆ هاوڵاتیانی سویدی کە ئەگەر کورد بێ فارس بێ هەر نەتەوەیەکی کە بێت ببێتە خۆراکێکی فکری بۆ هاوڵاتیانی سوید لە وڵاتە بۆ من خۆ بەتاکردنەوەیەکی فکری باشە لە کۆمەلگای کوردی زۆر زۆر لەبەژە دابڕام لەو ڕێگاوە دەتوانم خزمەتێکی زۆر زۆر بچووکیش بێ هەرچەند لەگەڵ دەوڵەتی خۆمانەی سویدا بەڵام پێمان خزمەتێک دەکات بە کتێبخانەی کوردی بە ژێرخانی فەرهەنگی کوردی و زۆر کوردی
تاکید لەسەر دەکەم. بەڵێ بەدڵنیاییەوە هەڵبەت یەک بابەتی زۆر گرنگ کە وروژانت لەلام ماوەیەک لەمەوبەر کە قسەمان کرد سەبارەت بە لێکۆڵینەوەیەکی تۆیە لەسەر پێرفۆرمانسی شۆڕشی ژینە ژن ژیان ئازادی کە شێوازێکی زۆر جیاواز لە شۆڕش شێوازێکی زۆر جیاواز لە بەرەنگاربوونەوەی ستەمکاری هاتە ئاراوە کە بێوێنە بوو لە جیهانە ئەمە چۆن ئەم گەڵاڵەیە لە لای تۆ بووە لێکۆڵینەوە بووە تێفکرین و تێڕوانینی تۆ کە بەڕاستی شتێکی ناوەز و جیاواز بوو. ڕاستەکەی لە تیۆریەکانی جۆر سپات لەرا لەسەر سیستەمی جەندەر چۆن لە ناو ڕۆمان لە ناو ژیانی ڕۆژاندا لە ناو سیاست لە ناو دینەکان لە هەر شوێنێکی کە زانی جەندەر سیستەم هەیە تر هەموو هەر شوێنێک بنەوەری لێە جەندەر سیستەمی لێ لەوێ ئەو باسی تیۆری پەرفۆرمانس دەکات لەوەی کە ئێمە چۆن ڕۆژانە لە هەموو زانستەکاندا بەردەوام ئەم ڕۆڵانە بەرهەم دێنەوە ڕۆلی پیاوەتی ڕۆلی ژینەتی چۆن دەتوانێت من ژین بم چۆن دەتوانێت تۆ پیاوی لە کۆمەلگا و کۆنتێکستی جیاوازدا لە کۆمەلگای مۆدرن تا کۆمەلگای زۆر سەرەتایی ئەمانە هەیە ئەم سیستەمە هەیە ئاستەکەی ئەوەی ژینێتی چۆن و پیاوەتی چۆنە دەگۆڕێ بەپێی کۆمەلگاکان بەڵام لە هەموو کۆمەلگایەکدا هەیە من کە ئۆبسەرویشنم دەکریا چاوەدێری بژوتنەوەی ژیان ئازادی ژینە ئەمینیم دەکرد شتێکی کە زۆر سەرنجڕاکێش بوو بۆ من ئەوەندە زۆر ئاگام لە بژوتنەوەی بەهاری عەرەبی و بەتایبەت و بژوتنەوەی جنبشی سەوزی ئێران زۆر بوو بەڵام ئەوەندەی کە توانم بۆم ئاگام لێبێ ئەو ساڵانێکی ئەم دوو بژوتنەوە بژوتنەوەیکی تەواو سیاسی پیاوانە بوون بە گشتی بژوتنەوەی ژینە ئەمینی ژیان ئازادی بژوتنەوەی بوو پەرفۆرمانسی هێنایە ناو ئەدای سیاسی و جەندەری پلاتفۆرمی کوردیەوە کە پێشتر ئەمە نەبوو نە هەر کوردی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان نەبوو و من بەڕاستی لە کۆنێکی زۆرم نەکرد بەڵام کە چۆن ئەو کۆنفرانسای تر تەرکیزی من فۆکوسی من لەسەرەوە بوو کە چی ڕوودەدا لەم بژوتنەوەی ژینە ئەمینیدا چی ڕوویدا پێرفۆرمانسی جەستەیی پێرفۆرمانسی زۆری داهێنانی ئارت بۆ پێرفۆرمانسی جەستەیی هاتە پێشەوە لەبەرەوەی لە ناو جەندەر سیستەمدا لەسەر بنەمای جەستەیە بڕیار دەدەن پیا چۆن ڕفتارکە و ژن چۆن ڕفتارکە ئەمان زۆر بە ئاگاییە و بیا بە نەئاگاییە و ئەمەیان تێکشکان و لەبەرەوەی ترانسەکان و هۆمۆکان و لێسبیانەکان وانش بوونە یعنی بوو بە بڵنگۆی ئەوانش ژن ژیان ئازادی و پێرفۆرمانسی تێدا بوو و هەموو مەسەلەی کۆدیەوەی من چۆن دەبێ وەک ژن بم و ئەوی تر چۆن دەبێ وەکو پیاو بێ لەناو ئەم پێرفۆرمانسەدایە هەموو ئەم چی توێژانەی کە تا ئەو کات لە کۆمەلگای زۆر پاتریارکاڵی کە لە هەموو دنیادا تقریبا پاتریارکال و کاپیتالیستیە ئەو گروپانە حەقیان نەبوو باسی خۆیان بکەن لەوێ هاتنە دەرێ بۆیە پێرفۆرمانسیش هەنگاوی سەرەکیە کە تۆ بە ڕێگای جەستەوە بڕیار دەدەی کە من چەند ئازادم مایە من کوڕمایە من کچم جەستم دەبێت خود بێ چەند ڕوون نەبێت ئەمە یەکێک لە خاڵە زۆر تایبەتەکانی بژوتنەوەی ژن ژیان ئازادی بوو تا ئێستاش من لە هەر کارێکدا تەنانەت لە کۆمەڵە گروپمانەی ئیشیان کردبوو لەسەر ژن ژیان ئازادی دەنگ هەبوو ئەم دەنگانەش پێرفۆرمانس بوون. بەڵێ زۆر سپاس دەکەم هەڵبەت ئەم بابەتە زۆر ئاوە کێشێ و زۆر گفتوگۆی بەڕاستی ڕژدی لەسەرەکرێ هەڵبەت بەرنامەکەمان زۆر کورتە بەڵام بە دڵنیاییەوە ئێمە دەرگا لەو بابەتاکەینەوە و بابەتی زۆر گرنگی تریش تۆ وەکو خوێنەرێکی جددی و لێکۆڵەرەوەیکی ڕخنە ئامێز لە بواری ئەدەبیدا کارەکەیت و ئەو بابەتە بەجێ هێڵین بۆ کاتێکی دیکە چکە زۆر گرنگە بەلامەوە چکە تێڕوانینی تۆ لەسەر بەختیار عەلی و لەسەر زۆرێک لە نووسەرانی ئێمە وەکو ئیسماعیل حەمە ئەمین و عەتا مەحەمەد و چیرۆکنووس و ڕۆمانووسەکان تێڕوانینی جیاوازە و لێکۆڵینەوەی ڕخنەیت هەیە. زۆر سپاست ئەەکەم بۆ ئەو کاتی پێت بەخشین بۆ زایڵی داهێنانی دەرکی ئەمریکا. سپاس بۆ ئێوەش بن سپاس کە هەن.